بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەم کاتتان باش. هەروەک لە هەواڵەکانی ئەمڕۆدا گوێمان لێبوو کرێکارانی ڕەسمی ناوچە عەمەلیاتیەکانی وەزارەتی نەوت هۆشداریان داوە کە ئەگەر جوابی داخوازیەکانیان نەدرێتەوە لە 31 مانگی گەلاوێژەوە دووبارە دەست دەدەنەوە بە ناڕەزایەتی و مانگرتن. بۆ قسە و باس سەبارەت بەم مەسەلەیە ئەمڕۆ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئامادەکاری بەرنامەی لێکدانەوەی هەواڵ و ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا کە وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ ئەسعەد، سەرەتا بە خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد. سەرەتاش پێمان بڵێ کە هۆکاری ئەم هۆشدارەی کرێکارانی نەوت چی بوو؟ ڕێسڵامێ بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵەوە هەروەها ئێوەی کاوکارانی عەزیزم، وەک لە هەواڵەکانی هاتووە کە کرێکارانی نەوت هۆشداریان داوە کە ئەگەری جواب نەدەنەوە بە خواستەکانیان 31 مرداد مانگ دیسان دەست دەدەنەوە بە ناڕەزایەتی سلفیەکانی خۆیان و ئەمە لەوە سەرچاوە ئەگرێ کە بەڕاستیەوە بۆ 6 مانگ ئەچێت کە کرێکارانی ئەو بەشە مجموعەی کرد لە ماف و حقوقەکانیان وە دواخراوە و نەتەنیا جوابی پێ نەدراوەتەوە، بەڵکم لە دوایین دانیشتنی کۆمیسیۆنی ئەنێرژی مەجلسی شاکە قەولیان پێیانداوە کە هەموو داواکاریەکانیان جێبەجێکەن پێشگەل لە یەک مادە کە ئەویش حەستیان لابردنی ئەو ئایتمەی کە باس لەوەکە 2 ملیۆن و 500,000 پێشگەلەوە لە داواکاریەکانی جێبەجێنەکراوە و ئەوان باس لەوەکەن کە ئەگەری جواب نەدانەوە بەم داواکاریانیان ڕوبەڕووی کۆمەڵێکی بەرچاوبنەوە وەکو چینی کرێکار وەکو کرێکارانی ئەو ناوەندە لە کارکردن و پەنابەن وەکو دیسان ناڕەزایەتی دەربڕین بۆ کاک ئەسعەد، بە بڕوای ئێوە وڵامی کاربەدەستان و مدیر عاملی شرکەتی نەوت و گازی پارس چی دەبێت؟ بە باوەڕی من جوابی ئەوان هەرچێک ببێت باس لەوا کات کە کەمترین امتیاز و کەمترین حقوق بە کرێکاران بدرێت. ئەمە خودی کرێکارانی شتەنانێت ئەگەر چای بخشین بەسەر ئەو بەیانەیە کە ڕۆبان میلیانە ئەمە دەرەخات. ئەمە تایبەت بەم بە کرێکارانی نەوت نییە، لە باقی شوێنەکان تیش خاوەنکار نوێنەرانی ڕژیم لە ناوەندەکانی کارکردن و خودی ڕژیم کاریانەوەیە کە بە هەموو شێوەیەک خاو بدەن کرێکاران برسی و کەم دەرامەد ڕابگرن و کاری بکەن کە بە قەوڵی خۆیان پیان وابێ ئەمان محتاجی لطفی ئەوانن لە حاڵێکە ئەوە ئەمان کە هەموو هێز و توانە و ئەنەرژی خۆیان نەخەنە گەڕ بۆ دروستکردن و بەرهەمهێنان و ئەمە فشارێکی جدی لەسەریان دروستکردووە. لە کنارەوە جوابی ئەوان پێم وایە لە ئەو چوارچێوە زیاتر نابێ مەگەر ئینکێ بە ئەم دەربڕین بەدانی ئەم ئەتلاعیەوە بەدانی زەنگ خەتەرێک بە ڕژیم کە ئێمە هەر لەحزە ئامادەین کە بینە سەر شەقامەکان و داوای مافەکانی خۆمان بکەین و مافەکانی خۆمانمان لێتان ئەوێت. ئەمە دەریەکات کە هێزی کرێکاران، هێزی لە بنەهاتووی چینی کرێکار، هێزی یەکگرتنی چینی کرێکار بۆ دەساوردن مافەکانی خۆی بۆ بەدەستن بۆ داواکردنی متالباتی بەرحەقی خۆی ڕۆژ بە ڕۆژ ئەومان پێڵێت کە ترسیان لەو هەڕەشە وەڕشانەیە کە ئەوانی شتەنانەت ئەیکەن لە هەڵسوڕاوانیان لە ڕێبەرانی ئەو ئەترازاتەکە کرێکاران وەڕێئەخەن نەماوەوە تەنانەت ڕژیم ئەڵێن کە کات یان سەعاتفی بۆیان کاگە تاو کاتە جوابمان نەدەیتەوە ئێمە دیسانتینە سەر شەقامەکان و داوای مافی خۆمان بکەین و ئەوان لە هەر ئاستێکا بیانێ جوابنەوە دڵنیا بن کە کرێکاران مافی لە خۆیانیان ئەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ مبارزاکەن بۆ بەدەستێنانی ئەو مافانە. بەڵێ کاک ئەسعەد، دەور و نەقشی مانگرتن و سازدانی ناڕەزایەتیە کرێکاریەکان لەم دەورێ تازە لە خەباتی خەڵکی ئێراندا بەڕێستان چۆنی هەڵدەسەنگێنیت؟ بێگومان لە هەر وڵاتێکە ئەوە تەبەقەی کرێکارەوە ئەو کەسانن کە لە ئەمری تەولیدا نەقشی واقعی و ئەساسی خۆیانیان هەیە ئەتوانن ڕقەمی لێ بدەن کە کۆمەلگا بەرەو چه ئاراستە و چه ئاخارێک گەڕوە منتەها ئەو دەبێت تەبەقەی کرێکارێکی وریا بێت، تەبەقەی کرێکارێکی ئاگاه بێت کە
ئێمە لەم ئاعترازاتە لەم مانگرتنانە و لەم خۆپیشاندانە کرێکاری و جەماوەریانە بینیمان کە ئەگەر لە ناوەندێکی کارکردن لە سوچێک لە ئێرانە و ئاعتسابێک بەڕێوەچێ ناوەندەکانی تر پشتیوانی ئەەکەن تەجروبیاتی خۆیانی پێ انتقالەدەن هەوڵەدەن پێیان بڵن کە زعف و کەم و کۆڕیەکان داواکاریەکانتان لە چیایە نقطە قوتەکانی لە چیایە و ئەمە هاوپشتێکی سەراسەری لە ئاستی شارەکانی ئێرانە دروست کردووە و ئەو مەیدانێکی بەڕاستی لە ڕژیم وەرگرتوێتەوە کە ئەوە کرێکاری فڵانە ملیەتە کرێکاری فڵانە ملیەتە کرێکاری فڵانە شارە هین فڵانە ناوەندە هین فڵانە بەشی سەنعەتە ئەوە ئێستا زۆر خانایی نییە و ئێستا زۆر نەیتوانی و هیچ تەثیرێک لەسەر ئەو اعترازاتە کارگەریە دابنێت دەهوتم لە هەر سوچێکی ئێران اعترازێکی کارگەری مانگرتنی کرێکاری بەڕێوە بچێت لە سوچەکانی تر و لە بەشەکانی تر و ناوەندەکانی تری کارکردنەوە بلا فاصلە پشتیوانی لە یەکرێت ئەمە ئەومان پێ ئەڵێت کە لە ئەم دەورەی تازەی مبارزاتی خەڵکی ئێران لە دژی کۆماری ئیسلامی ئەوە کرێکاران و بەرهەمهێنەرانن کە نەقشی بەرچاو و ئەساسیان هەیە ئەوە ئەوانن کە شەقامەکانیان چۆڵ نەکردووە ئەوە ئەوانن کە بەر ناوەندەکانی کارکردنیان چۆڵ نەکردووە ئەوە ئەوانن کە بە اعتسابەکانیان زۆر جار ڕژیمیان وادار بە پاشەکشەگەلێ کردووە کە بەڕاستی دەتانم بڵێم لە تاریخی مبارزاتی تەبقەی کرێکار لە ئێرانە کەموێنەیە بێوێنە بووە و ئەمە نیشانیەدات کە کرێکاران دەتوانن دەور و نەخشی ئەساسی خۆیان لە چ بۆ لابردنی ئەم سیستمە جنایەتکارە و دژی کرێکاری و دژی بەشەریە و چ بۆ دروستکردنی سیستمێک کە ڕێز لە خواستە ئینسانیەکانی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بگرێت دەور و نەخشی ئەساسیان. بەڵێ کاگەسحەت بە بڕوای ئێوە ڕژیم لە بەرامبەر خواستەکانی کرێکاراندا چ هەڵوێستێک دەگرێت و ئەمە چیمان پێ دەڵێت؟ هەڵوێستی ئەوان بێگومان هەرچێک بێت وتم لە هەوڵدانە بۆ پاشەکشەکردن بە کرێکاران دروستکردن فەزای ڕۆح بۆ وەحشەتە هەڕەشەکردنە لە هەڵسوڕاوانی ئەو بزوتنەوانە بۆ ناردنیان بەرەو زیندانەکان و حکومدان پیان و جەریمەکردنیان یعنی بێجگەلەوە هەڵوێستی نییە بەڵام گرنگ هەڵوێستی ڕژیم نییە گرنگ هێز و قدرەتێکە کە ئەو کرێکارانە بە دەربڕین ناڕەزایەتی یەکپارچێ خۆیان بۆ بەدەستێنان مافەکانیان ئەخر ناکرێت 6 مانگ حقوق معاوەخە لە بەشێکی زۆر لە بەقەوڵ هەر لە لایەکانە هاتووە بەشێکی زۆر لە ئایتمانەی کە قەڵیان داوات بێبەرێت نەڕۆشنە سوراغیەوە جوابیشیانەداتەوە شتانێکە خۆت کاربەدەستانی ڕژیم لە مەجلیسیش لەسەری ڕێککەوتن کە جێبەجێگەن تەنانەت ئەوانەشیان بۆ جێبەجێ نەکراوە ئەمە نیشانە لە بێکەفایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی و کاربەدەستانی لە ناوەندەکانی کارکردنە نیشانەدات و ئەوەی کە هەڵوێستی ئەوان چی بێت زۆر مهم نییە مهم ئەوەسە کە پشتیوانی لەم خواستەی کرێکاران لە ئاستی ناوەندەکانی کارە بکرێت و ئەو بدرێت کە بەو پشتیوانیە سەدێک دروست بکرێت لە مقابڵەوەی کە بەڕەحەتی نەکرێت حملە بە خواستەکانیان بکرێت حملە بە متالباتیان بکرێت و مبارزە بکرێت بۆ بەدەستهێنانی مافەکانی ئەو کاگەسعەد من پرسیارێکم نییە ئەگەر لە ئاخردا خۆتان نوکتەیەک یا قسەیەک لەتانێ ئاماژەی پێ بکەن فەرموو. منیش قسەیەکی تایبەتم نییە ومێ دەکەم کە خەباتی کرێکارانی بەشی نەوت بە زووترین کات هەمویان بگەین بە ئەو متالباتە ئەو خواستانەیە کە هەیەە و بە مبارزەی یەکپارچەی خۆیان بتوانن بەشی مدیریەت و کارفەرمای ئەو بەشانە بە چۆک دابێنن و بتوان بە هەموو خواست متالباتیان بکەن لە کناری جیا هیوادارم کە بەشەکانی تر و ناوەندەکانی کارکردن ئیتر لە گۆشە و کناری ئێرانە و بتوانن پشتیوانی لەم کرێکارانە بکەن و بە متالباتی خۆیان بگەین. سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بوو کە تایبەت بوو بە هۆشداری کرێکارانی ڕەسمی نەوت بۆ دەست پێکردنەوەی ناڕەزایەتیەکانیان لە ئەگەری پێڕانەگەیشتن بە خواستەکانیان لەلایەن کاربەدەستانەوە کە وێڕای هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئامادەکاری بەرنامەی لێکدانەوەی هەواڵ و ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دامانە بەرباس و لێکۆڵینەوە هیوادارین کە جێگای سەرنجی ئێوەی خۆشەویستیش بوو بێت. ئێستاش سەرنجتان ڕادەکەشین بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.